ئەم پێشانگایە کە لەلایەن کۆمپانیای هونەری فرەمیدیایی لایت هاوسەوە ئامادەکراوە تابلۆ و وێنەکانی تاراس شێڤچێنکۆ نووسەر و هونەرمەند و چالاکوانی سیاسی ئوکرانی پێشکەش دەکا کە لە نێوان ساڵەکانی 1814 بۆ 1861 ژیاوە. پێشانگاکە لە سەر مۆدێلی پێشانگا بەناوبانگەکانی دیکەی وەک پێشانگای ڤانکۆڤ و پێشانگای فریدا کالۆ لەلایەن ڤالێری کاسچۆکەوە دیزاین کراوە. ڕیچارد ئۆزۆنیان ڕاوێژکاری کۆمپانیای لایت هاوس باسی ئەو کاتە دەکات کە کاسچۆک ئایدیای پێشانگاکەی پێشکەشی لایت هاوس کردووە. Because of course if you're not Ukrainian you don't know him and he told us. ئێمە ڕۆیشتین چونکە بە دڵنیاییەوە ئەگەر ئوکرانی نەبێت ئەوە ناتوانێت بیناسیت. ئێمە کاتماندا کار لەسەر ئیشەکەی بکات و هەمومان پێمان گوت ئەو شتانی لێرە فێر بوویت لەگەڵ خۆت بیبەرەوە. ئەو گەڕایەوە بۆ ئوکرانیا و لەگەڵ کۆلیزەکانی ئەوێ ئەم نمایشیان پێکێنا کە سەرکەوتنیی گەورە بوو. ئۆزۆنیان دەڵێ دوای داگیرکاری رووسیا دەستەی کۆمپانیای لایت هاوس هەستی کرد کە پێویستە شتێک بۆ خەڵکی ئوکرانیا بکەن. Horrible things happen. شتی زۆر خراپڕوویاندا و یەکەم شت هاتە خەیاڵماوە ئەوە بوو کە پێویستە شتێک بۆ خەڵکی ئوکراینیا بکەین. یەکێک لە کارمەندەکانمان پێشترکارێکی جوانی لەسەر یەکێک لە گەورەترین هونەرمەندانی مێژووی ئۆکرانیا ئەنجامدا بوو. لای خۆمان کوتمان بۆچی ئەوە نمایش نەکەین. هەموو داهاتەکەی ئەم پێشانگایە پێشکەشی دوو دامەزراوەی خێرخوازی دەکرێن کە یارمەتی ئوکرانیا دەدەن لەوانە خاچی سوور و بانکی نیشتیمانی ئوکرانیا. ئۆزۆنیان دەڵێت جگە لە کۆکردنەوەی یارمەتیەکان کۆمپانیاکە هیواخوازیشە ئەم کارە پێزانینێک بێت بۆ پاڵەوانێکی کولتوری خەڵکی ئوکرانیا کە بەرەنگاریەکانی لە سەدەی 19 دژی چەوسانەوەی رووسیا بۆ سەر وڵاتەکەی ناوبانگی زۆری هەیە. One of the things that will touch anyone in the world the most. یەکێک لەو کارانەیە کە کاریگەری لەسەر زۆربەی خەڵکی جیان هەبووە لەوانەیە بەناوبانگترین تابلۆ و هۆنراوەکەی شێڤچێنکۆ بێت بە ناوی کاترینا. ئەمە چیرۆکی کچێکی لاوی ئوکراینیایە کە پەیوەندی سۆزداری هەبوو لەگە سەربازێکی داگیرکەری رووسیا. کچەکە دواتر لە سەربازەکە دووجیان دەبێت و سەربازەکە بەجێ دێڵێت و بۆ هۆیەش خێزانەکەی نکۆڵی لێ دەکەن و دەری دەکەن. کچەکە هێندە خەمبار دەبێت کە دوای ئەوەی دڵنیا دەبێتەوە کە منداڵەکەی دەتوانێت پارێزراو بێت خۆی دەکوژێت. ئەم کارە هونەری ئەوە نیشاندا کە چۆن وڵاتێک کاتێک دەچێتە وڵاتێکی دیکە و دەیهەوێت خۆی بەسەر خەڵکی وڵاتەدا بسەپێنێ و بیانگۆڕێت و بەکاریان بێنێت. ئۆزۆنیان دەڵێ خۆڕاگری شێڤچێنکۆ لە دژی زۆڵم و ستەمی رووسیا لە پەیوەند بە ناکۆکیەکانی ئەمڕۆشەوە گرنگی خۆی هەیە. When you see this exhibit you'll see how this beautiful young سریان پێشانگایە بکەیت دەبینیت کە چۆن گەنجێکی جوان لە تەمەنی 47 ساڵیدا لە کەسێکی 77 ساڵانە دەچێت و دەبینیت کە چۆن شکاوە بەڵام ئەو دوای 10 ساڵ لە سیبریا گەڕایەوە و نەیهێشت لە ناوی برن. ئەو گوتی کە ئوکراینیەکان دەبێت هەمیشە شەڕ بکەن و ئازاد بن. ئەمە پەیامی ئێمەوە و شانازیش دەکەین کە یارمەتی بڵاوکردنەوەی بدەیت. پێشانگای شێڤچێنکۆ لە گەلەریەکانی کۆمپانیای لایت هاوس لە شارەکانی بۆستۆن، شیکاگۆ، دەنێڤەر، لۆس ئانجلس، تۆرۆنتۆ و سان فرانسیسکۆ پیشان دەدرێت.